بینرانی بەڕێز بەداخەوە کاک عەبدولسەلام لە گفتوگۆکە بەجێی هێشتین بەڵام ئێمە خۆشحاڵە بووین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بێت ئێمە بەردەوام بین لە گفتوگۆکردن لەگەڵ کاک هەردی بە ئومێدی سوودگاندن کاک هەردی من ئەمەوێت ئەو پرسیارە بکەم کە سەرەڕای هەموو ئەو ڕخنانەی کە لە ئەزموونی حکومڕانی کوردی و گواستنەوەی لە قۆناغی شۆڕشەوە بۆ دوای شۆڕش لە شۆڕشەوە بۆ ڕاپەڕین لە شاخەوە بۆ شاخ ئەگیرێ بەڵام ئێمە کۆمەڵێک نموزجی گرنگمان لە دوای ڕاپەڕینەوە هەیە کە سەردەمێک مەسەقەفینی عەرەب لە عێراق و لە دنیای عەرەبیشە جێگەیشتایشی ئەوان بۆ نمونە ئازادی هەبوونی هێزی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئازادی بوونی ڕۆژنامەگەری و میدیا و ڕەخنە ئازادی تا ئەندازێک ژیانی پەرلەمانی لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە هەر ڕخن و تیبینێک لەسەر ئەمانان بەڵام هەموو ئەمانە دەستکەوتی گرنگن وانەوەی نوێ بەشدارێکی فعلینەوەی دوای ڕاپەڕین بەشدارێکی فعلی لە ناو ئەمانەیە هەبووە بۆ ناکری ئەمانە بە خاڵی دەستپێک و بنەمای گرنگ دامرێ بۆ هەنگاونن بۆ شتی باشتر و دەستکەوتی زیاتر. بێگومان بێ ئینسافی ئەگەر بڵێ ئەمە هیچ نەکراوە بەڵام خۆمە بەرهەمی هەمان عقلێت نییە کە کردوێتی بەرهەمی ئەو جوڵە کۆمەڵایەتیانەیە کە لە کوردستانە بیرەکاتەوە کە ئەڵێ من خەباتم کردو ئەم بەرنامی من و تۆ ئێستا بەشێکە لە قوڵکردنەوە کرد ینی هەموو ڕاپەڕینێک لە دوای خۆی گە ڕەخنە نەیەنە بە دوای خۆیان ئەم ڕاپەڕنە ئەمرێ ینی ئەکوژرێت ئەمە مەسەلەکەیە جگەلەوە ئەوەی کە تۆ ئەڵی ڕۆژنامەی ئازاد ئەوەی کە پێ ڕۆژنامەی ئەهلی ئەوەی کە پێڵەن دام دەستگای ئازاد ئەوەی کە من و برادێک گفتوگۆکەین لەسەر فەزا ڕاشکاوانە ئەدوین ئەمە ئازادی ڕادەربڕینە ناکاتە دیموکراسیەتی قوڵ ئەمانە ڕاستە ئاماژەن بۆ بوونی دیموکراسیەت ئاماژەن وڵاتانی بەرەو دیموکراسیەمانتیان تەنانەت وڵاتانی دیکتاتۆریشەمانتیان ئەگەر مەرج قسەکردن بێ و مەرج تەلەڤیزیۆنی ئازاد بێت بیرمان نەچێت لە سووریا ئەمڕۆ قسەکردن هەیە ڕەخنەگرن لە ناو دیمەشقەوە خەڵک ئیستیقالە ئەکات لە ناو دیمەشقەوە خەڵک بەشار ئەسەد ڕەخنە ئەگرن لە ناو دیمەشقەوە ڕۆژنامە بەڵام بەکوژرێ بەڵام هەمووشی ناکوژێ کاک بەڵام هەمووی کوژرێ هەمووی ناکوژێ کاک لە ئێرانە لە ڕۆژنامەی هەم سنوورەکانی هەم شەری بخێنەرەوە ڕاشکاوانە خراپتر لە ئێمە چۆن ڕەخنە ئەگری ینی ئێمە تونتر ڕەخن لە نظامی ئاخوندی ئێرانەگەن ڕەخن لە ڕژێمی تورکیا ئەگیر لەناو پەرلەمانە بینیمان لە تورکیا کە ئێمە ڕژێمێکی نادیموکراسی ئەزانین لەبەری ما دانانێت بە زۆرین کەمینەیەکی هەر بەهێزی کوردستانە هەر بەهێزی تورکیا کە کوردەکانی ئێوە ئەرمەنەکان و عەلەویەکانن بەڵام ئەگەر من ئەمەوێ لەویان ڕات بگرم ئەگەر قسە لەسەر گوێزانەوە بکەین لە قۆناغی شاخەوە لە قۆناغی خەباتی شۆڕژگێڕێەوە بۆ قۆناغی شار و ژیانی مەدەنی بە بەراورد لەگەڵ سووریا و کۆمەڵە وڵاتانی دیکەی لە دنیای عەرەبی و دنیای ڕۆژهەڵاتیە دەستکەوتەکان گرنگن بۆ نمونە لە سووریا کە ئینقیلابات ڕوودەدا تەنها یەک دەستگای میدیایی سەربەخۆ یەک دەستگای میدیایی ڕەخنەکرد تەنها یەک ڕێکخراوی پیشەیی تەنها یەک حیزبی سیاسی لە تەواوی و خاکی سووریا نەبوو پێش خۆپیشاندانەکانی بەهاری ساڵی ڕابردوو لە زۆربەی وڵاتەکان بەڵام لە ئەزموونی هەرێمی کوردستانە ئەم نموزجەشمان هەیە و ئەلەم نموزجەشە نەوەی دوای ڕاپەڕین بەشدارێکی فعلی هەیە و پێگەیەکی گرنگی هەیە نەوەی دوای ڕاپەڕین لە میدیای ئازاد بەڕێوە دەبا نەوەی دوای ڕاپەڕینە بەشداری لە بەشێک لە کاری سیاسی و لە بەشێک لە کاری قەزایی لە هەرێمی کوردستانە کردووە نازانم ینی بێ بە حەزەرەوە بەڵام ناوی دوای ڕاپەڕین ئیداری قەراری سیاسی لە هەرێمی کوردستان ناکە من پێم وانە پێم وایە ئەو کوڕەگەنجانەی ئەوەی کە لە تەمەنا گەنجن لە ئەچنە پێشەوە قەراری سیاسی وەرەگرن ئەمڕۆ ناو حیزبە دەسەڵاتدارەکانە پلە و پۆستیانەیە ئەمانە نوێنەرایەتی ئەو جی لە ڕەخنەگرە ناکەن کە خەونی ئازادی و خەونی دیموکراسی خۆن بەڵام من قسم لە چی من نامێ مقارنێکم بە سووریا بەس ئەڵێم قسەکردن مەرج نییە بۆ ئەوی کە بیسەلمێمە تەنها دیموکراسیە بەڵکو ئەمانە وەسیلەن ڕۆژنامەگەری ئازاد و میدیای ئازاد وەسیلەیەکە بۆ گواستنەوەی ئێمە لە قۆناغی شۆڕشەوە بۆ قۆناغی دوای شۆڕش قۆناغی موسسات پێوەرەکانی دنیای دیموکراسی ڕاستە بەشێکی سەحافە و ئازادی سەحافەیە بەڵام سەحافە ئیشەکەی چیە خۆی صحافة بريتة للدفاع ما في مروف كواتر نبوني ما في مروف بريتة لبوني ديمقراسي نبوني بيشركاري لما في مروف بيتني شاين ديمقراسي مسألة مدني بون لحمي جرينتر خود دوای رابرين بيش رابرين أما نية دوای رابرين كيشان نبي نوي دوای رابرين نوي بيش رابرين كيشان نبيت بلكو كيش هاولاتي بون لمولاتي إيمايا آيا هاولاتي بون همو هاولاتي لمولاتي يكسانا أما برسيارة حقيقة كيا يكسانا همو هاولاتيك من جمان ما إلا والله ما كيخو ما قرب لين بالله چونکە یەکسانی ئەمڕۆ لە قەراری ئەو حتا ئەو دەموچوانی کە گەنج لە بنە پێشەوە تەنانەت سەرکردەکانی عەقڵەتی ئەوەی کە ناومان ناوە لە دوکانە عەقڵەتی شاخ خەمی ئەوەیانە دوای خۆیان کەسێک بێتە جێگەیان کرد وەکو خۆیان نەبێت بۆیە ئەچن بۆ لای کوڕەکانیان بۆ لای نەوەکانیان پەروەردە ئەکەن بۆی کە جێگەیان بگرنەوە ئەمە نەک ئەوەی کە خەمی کوڕەکانیان بێت بە دڵنیاییە ئەو کەسەی کە
ئێوێ کوڕەکەی میلادگری بێ لە سیاسەتە یەکەم نەفەر کە نارێتی ینی ناریەکە ناری کوڕەکەی خۆیەکە چونکە ئەم کوڕی بە شێوەیەک بۆیە ئەم کوڕی هەڵبژاردون ناو کوڕەکانی تریا لەناو دراوسەکانی تریا لەناو سیاسەکانی تریا چونکە ئێوێ ئەم کوڕە دووبارە بووەوەی عەقڵێت و بیرکردنەوەی ئەو سەرکردەیە بێت کە دوای خۆی ئەگەر ئەم ڕۆشت ئەم جێگەی بگرێتەوە کەواتە ئەم بەتەمایە ئەزمموی سیاسەکەی ئەزمونێکی نەمر بێت مەسلەیەکی تر لە دموکراسیا لە دوای شۆڕش و لە دەوڵەتی یاساییە بریتە لەوەی کە یاسا سەروەر بێت یاسا سەروەر بووە ئێمە هەفتانە خەبەرە بیستین فڵان لا دێ لەبەر کێشەی کۆمەڵاتیایان بەیەکا و ئەوەنە کەسیان لە شەهید بوو ئەوەنە کەسیان لێ کوژرا فڵانە تۆمەتبار هەڵهات فڵانە تاوانبار دەسلیم نابێت فڵانە هێز پەنای فڵانە تۆمەتباریاوە کە حکمی خایی بەسەرا درراوە تەلەڤیزیۆنەکەی ئێوە تەلەڤیزیۆنەکانی سەربەسڵاژ ئەم هەوڵانە ئەبیستین جگەلەوە کارابوونی کاری پەرلەمانی لەناو پەرلەمانە ئەو خەڵکانی کە ئەندامی پەرلەمانن لێگەڕێ گریمان حکوومەت باوکی ئۆپۆسیۆن نییە گریمان ئۆپۆسیۆن کوڕی ئەم وڵاتە نیە گریمان ڕەخنەگرەکان کوڕانی شۆڕژنین و ئەبێ لەناو برێنەوە چۆنی عقوبیەکان کردیان با گریمان ئەمە بکەین لە دوای شۆڕشی فەڕەنسی باشە خۆ کارنامەیەکەیە هەر لیستی کوردستانی بۆ نمونە پەیمانی پێیاوە کە ئەبێ لە حکوومەت و لە ئەجەندای سەرۆکایەتەکانی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێما جێبەجێ بکرێ بۆ ناچن بە دوای کارنامەکەی خۆتانە مەسەن بۆ ڕەخنە ناگرن لە کارنامەی خۆتان ئەمەیە عەقڵەتی شاخ ڕاستە دەموچاوی گەنجانیان هەیە بەڵام ئەم دەموچاوە گەنجانە ئیش لەسەر سەلماندنەوەی ئەو خەونانەی پێش ڕاپەڕینەیە گرنگترینیان ئەوەیە کە تۆ مؤشراتی ئازادی کە یاسا و هاوڵاتی بوون و دموکراسیەتی قۆڵ بە مانای کللتور کە تۆ تەداولی سوڵتە بکەی بەلاتەوە تەبیعی بێت سێجار سەر پۆستێک و دوای دەرنەچوی بگەڕێیتەوە لە تۆ پرسم تەحملی ئەماکەن ئەمە کێشەکەی بەڵێ بەڵام حەسناکی چارەسەرکردنی ئەم دۆخە سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە ئەم ئەوەندەی پێویستی بە دموکراتیزەکردن و بە سیستماتیزەکردنە بەقەت ئەوە خۆی لە بەشداریکردنی نەوەی دوای ڕاپەڕین لە ناوژیانی سیاسیە نابینێتەوە ینی ڕخنەکە لەوە نییەکەنەوەی دوای ڕاپەڕین بەشداری نەکردووە ڕخنەکە لەوەیە کە هەر ئەساسن ئەم سیستەمە لە بنەڕەتا سیستەمێکە وەکو پێویست دموکراتیزە نەکراوە ینی ئەشێک گەنجێک تەمەنی 25 ساڵ بێ نەک کوڕی سەرکردێک یا کوڕی دەپرسراوێکی سیاسی یا خاوەن خەلفەتێکی سیاسی بێ لە ڕووی بنەماڵە و هێز و خێڵ و ئەو بابەتانەوە بەقەدەوەی هەر بوونیەی ئەم جیلە شتێکی جیاواز نییە لە ڕووی سیاسی و دنیا بینیەوە کە ئامادە بێت دەسەڵات جێبێ لێ ئامادە بێ ئاڵوگۆڕی ئاشتانی دەسەڵات بکە بەڵێ ئەمە کێشەکەیە خەونی پێش شۆڕش هەمیشە خەون بینین لە شۆڕشا زۆر ئاسانە زۆر خۆشە خەونی شۆڕش بینین خەونێکە هەمومان چێژی لێوەرەگرین کە لە کاتی شۆڕشا بەڵام خەونشکاندن دوای شۆڕش دەست پێەکە بەمەستمە چی خەونشکان تۆ لە دوای ڕاپەڕن هاتووی ئەبێ ئیش بکەیتەوە لەسەر بیناکردنەوەی بۆ من تاکی کورد ئەمەی تۆ وەڵامێکی دقیقا من ناڵم گەنجانی دوای ڕاپەڕین گەنجانی دموکراسین گەنجانی پێش ڕاپەڕ ینی جیلی پێش ڕاپەڕین و جیل شاخ نادیموکراسی نامن ئەم تەعمیمە ناکەم بەڵام ئەڵێم ئەو بەرپرسانەی کە دوای ڕاپەڕین هاتن بەرپرسیارەتی ڕاپەڕینیان هەڵنەگرت بە چ مانایەک لانی کەم لە پەروەردەیە ئێمە لەم پەروەردەیە نهاتین بنەماکانی دموکراسی کە خەونی ڕاپەڕین بوو قۆڵیکەینەوە ئازادبوونی خوێندکاری کرد لە پۆلەکانات قۆڵیکەینەوە پرۆگرامەکان ئازادکەین لەو بە سیاسیکردنەی کە لە سەردەمی بەعسا بەردەوام بوو و پاژماوەی ئەفکاری ساتح الحوسەریە کە بریتە لە دروستکردنی شۆڤینیزمی عەرەبی لەسەر ئاستی عێراق و عروبە وەک پلەیەکە سەیری هاوڵاتی عێراقیەکە لە پەروەردەیە ئەمیشەمان نەکرد لە دادگایە ئەمیشەمان نەکرد چونکە دادگا لە حکوومەتی عراقی بە درێژایی تەمەنی سەردەمی بەعەز حکوومەتێک بوو سێبەری شۆڕش بوو خۆتە زانین لە بەرگی کتێبەکان نووسرا بوو ئەم کتێبە دیاری شۆڕشە بۆ تۆ قیادەی قوتری وڵاتی بەڕێوە برد کە قیادەیەکی سەوری بوو باشە دوای ڕاپەڕین ئەی تۆ چی کرد لەسەر ئەمە تۆ ببیت ئەم سیمانە بسڕیتەوە ئیشی دوای ڕاپەڕین پلەیەکەم بریتە لە ناسینی بەعسیزم ناسینی بەعسیزم بۆ مانای ڕێشەکانی بەعز لە پەروەردەیە بناسی لە هاوڵاتی بوونا بیناسی کە ئەو هاوڵاتی پلەیەک و پلە دووی هەبوو لە سیاستکردنا بیناسی کە ینی پراوێزی خەڵکانی تر نەخەی لە کورسی و چالاکردنی پەرلەمانە بیناسی و لە قبوڵکردنی تەداولی سوڵتەیە بیناسی نخبەی سیاسی ئێمە کێشەکەیان ئەمەیە گەمە دیموکراسیەکان بۆ ئەوە ئەکەن کە شەرعیەت بنەوە بەخۆیان من بۆیە ینی ئەم قسەیە لە بدایەتی بەرنامەکە شاوتم بەداخەوە شەرعیەتی ئێستەی ئەم حیزبانێک کە لەسەر حکم شەرعیەتەکەیان لە سنووەکانی دەنگدانە هەڵ بژاردووە چونکە کاتێک ئەتوان بە ئێمە بڵێن لە سنووەکانی دەنگدان هەڵمان بژاردووە کە دەستگاکانی دەسەڵات کە لای حکوومەتە وەکو پۆلیس و ئاسایش و ئەو دەستگانێنانی کە ئەم ڕۆژ ئیشەکەن
ئەمانە دەستگای نیشتیمانی بن بەڵام کاک بەڵام ئەمان تدەخولەکەن لە هەڵبژاردنەکانە و تو ناتوانێت ئێستا بڵێ من دوو لیوام هەیە گەڵم دەنگنەیە بە من بە دڵنیاییەوە ئەم لیوایە نانبڕاوە بێ کە نانبڕاوە بێ ئامادە نییە دەنگنە بۆیە قسەکردن لەسەر هەڵبژاردننی نەزیه قسەکردن لەسەر بوونی مؤسسەی نیشتیمانی بەر لە هەڵبژاردن بەمە دیموکراسی بێتە کللتور کە من هێشتا پێم وایە کللتور نیە تەنها بریتە لە سواغدانێکی دۆخی دوای ڕاپەڕین بۆ ئەوی کە دیموکراسی بێت مناڵم هەنگاونراوە بەڵام ناکرێت لێ بێ دەنگ بیت ئەم هەنگاوەکو مناڵە گوایە لەسەر لێواری دەریایەک ئەگەر ڕخنەی لە دوای ڕاپەڕین نەگرین و پرۆسی ڕخنەگرتن بەرداوام نەبێ لەم عقلێتە بە دڵنیایە و مناڵەکەمان کە ناوی ڕاپەڕینە ئەکەوێتە ناو گۆماڵ کاکردی یەکێک لەو ڕخنانەی کە لەم جۆرە تێزانە گیرێکە بەدامەزراوەیکردنی هەموو دام و دەزەکانی حکوومەتی هەرێم بە نیشتیمانیکردنی بە دیموکراتیزەکردنی ئەلمەنەکردنی بە ئەو ڕخنەی کە لەم جۆرە تێزای گیری ئەوەیە کە ئەم جۆرە بیکردنەوەیەکی ڕادیکاڵاوە پێی وایە دەبێت بە هەنگاوێکی قەڵەمباس تاریخ بەڕێوە بچێت لە کاتێکا مێژوو بریتێ لە گەشەکردنیی پلە بە پلەی و دیموکراسی لە حزەیەکە لەدایک نابێ بڵێ ئەو کۆمەلگای دیموکراسی تا لەدایک بوو هەموو کۆمەلگاکە بوو بە دیموکراسی بەڵکو هەنگاو بە هەنگاو دیموکراسی کەشاکەوە لە تاریخی ئەوروپا لە تاریخی ئەمریکایە لە تاریخی هەموو ئەو وڵاتانێک ئەمڕۆ بە دیموکراسی ناستاون بە کۆمەڵی قۆناغی مێژووی دیموکراسی چەسپاوە بۆ چاوەڕێ ئەوە ناکرێت کە دیموکراسی لە هەرێمی کوردستان بە مەساری تاریخی خۆیان بڕوە هەنگاو بە هەنگاو ئایا ئێستا ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان لە سەردەمی شەڕی ناوخۆ باشتر نییە ئایا قسەکەم لە سەرەمەیە ئەم پلە بەندیە هەنگاوێکی گرنگ نییە بۆ ئەوەی کە وەڵامێکی پێویست نییە بە گەشەکردنی دیموکراسی لە کوردستانە ئێمەشڵی با ڕاپەڕین بە گەشەکردین تەبیعی خۆیان بڕەوە بەڵام هێزگەلێکەیە کە ڕێگەنایە بە گەشەکردنی تەبیعی خۆیان بڕەوە ئێمە نەماوەتەوە بە سەکردەکانی ئێمە جۆرج واشنتن من دوای 8 ساڵ لە دوای 8 ساڵ لە سەورە کورسی حکوومەتی بەجێ هێشتوتی سەرۆکایەتی ئەمریکا ناکەم نەمانوتەوەکو شۆڕشی ئەمریکا بکەن کە دوای لە خولیەکان باڵبژاردن بۆەوە دواتر حکوومەت دیموکراسی بەرهەما تا ئێستا کودتایەکی ڕووینەوە ناڵێن داوای ئەم شتە گەورەدان لێ ناکەن دڵنیان عقلەتی پەروەردەکراوی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بە هەمومانەوە بەرهەم هاتووی ئەو دۆخەنیە لەمە گەڕێ بەسی هەزگەلێکەیە ناوێ ڕاپەڕنەوەک و مێژوو سیرکەیت وەکو ڕابردوویەکی پەرشانازی سەیریکەیت بیرمان نەچێ ئێمە لەسەر ئاڵوگۆڕی لەسەر ترازاندنی وێنەیەک لە دیوارێک و بە دیوارێکی تر هەفتەیەک خەریک بوو شەڕی براکان دەست پێ بکاتەوە لەسەر ترازاندنی وێنەیەک یعنی ئەمە خاڵێکەمە کە بریتێ لەوەی کە ئێمە ڕاپەڕین وەکو مقدس سیر نەکەین یعنی پێش ڕاپەڕین بەڵکو وەکو هێزێک لە مێژووە هەروەها ئەم بەرپرسانێک کە دائێنێت حکوومەت لە حیزب بەهێزتر بێت داوای بەهێزکردنی حکوومەت دەکەین نەک بەهێزکردنی کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سپاس بینەرانی بەڕێز خۆشەویستانەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە نەوەی ڕاپەڕین و نەوەی پێش ڕاپەڕین لە هەرێمی کوردستاندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان عەبدولسەلام بەرواری ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەداخەوە لە گفتوگۆکەدا بەجێ هێشتن و بەڕێز هەردیمادی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەو تام کاتە بینەری پرۆگرامەکەمان بوون زۆر سپاس کات زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس